من يهده الله فلا مضل له. بڵاوبوونەوەی ئیسلام لە وڵاتانی جیهان و زیادبوونی ژمارەی موسڵمانانە و بابەتەگەرمەیە کە ڕۆژ بە ڕۆژ باخەکەی زیاتر دەکات. دوایین ئامارەکانیش باز لە زۆربوونی ئەو ژمارەیە دەکەن لە 2 دەی داهاتوودا. سەنتەری پیۆ بۆ لێکۆڵینەوەی ئاینەکان و ژیان کە دامەزراوەیەکی ئەمریکیە و بارەگاکەی لا واشنتنە پێی وایە لە 20 ساڵی داهاتوودا ڕێژەی موسڵمانان دەبێتە لە 35%. وەکو نمونەیەکیش باسی لە وڵندا کردووە کە ژمارەی موسڵمانان تیایدا دەبێتە 1,300,000 کەس کە دەکاتە لە 7.8 ژمارەی دانیشتوان. هەرباپەی ئامارەکەی سەنتەری پیۆ کە کار لە دۆسەی کۆمەڵاتیەکان و ڕایگشتی و دیموگرافیا لە ئەمریکا و جیان دەکات، ڕێژەی موسڵمانان لە ئێستادا لە ئەوروپا لە 6%، و ساڵی 2030 بەرز دەبێتەوە بۆ لە 8%. زۆرینەشیان دەکەونە وڵاتانی فەڕەنسا و بەلژیکا کە ڕێژەی لە 10% پێک دێنن. هەروەها ڕێژەی موسڵمانانی ئەمریکا لە ئێستادا لە 1.7%. لە ساڵی 2015 ژمارەی موسڵمانانی جیهان 1,800,000,000 کەس بوو، لە کاتێکدا لە ساڵی 2010 1,600,000,000 بوو. لە ئێستاشدا لە 2 ملیار کەس نزیک دەبێتەوە. تا ساڵی 2030 کە پێشبینی دەکرێت ژمارەی دانیشتوانی جیهان بگاتە 8,300,000,000 کەس، پێشبینی دەکرێت موسڵمانان 500 ملیۆن زیاد بکەن، بەمەش لە 144 زیاد دەکەن. هەروەک پێشبینی دەکرێت تا ساڵی 2050 ژمارەی موسڵمانان لە مەسیحیەکانی جیهان زیاتر بێت. ڕێژەی موسڵمانان لە ئێستادا لە جیهاندا لە 123.4، پێشبینی دەکرێت بەرز بێتەوە بۆ لە 126.4. لە نێو وڵاتانی جیهانیش پاکستان بەهۆی ژماری دانیشتوانیەوە لە ئێستادا لە ڕووی ژمارەی موسڵمانان پێش ئیندۆنیزیا کەوتووە بووەتە یەکەم وڵات. ئەم زیادبوونەش ڕێژەی موسڵمانان لە جیهاندا بووەتە مەترسی بۆ سەربەشێک لە زلێزان. تەنانەت لەو پێناوەدا ترەمپ هەوڵی زۆریدا بۆ دژاتیکردن کە هەوڵەکەی لەو کاتەدا بە نەهامەتیەکانی سەدەی نوێ ناونرا. بەڵام بەهۆی شکستەکەیەوە بایدن وەکو زۆرێک لە بڕیارەکان با بڕیارەکانی ترەمپ دژی موسڵمانانیشدا چووە و هەڵی وەشاندەوە. ئەوانەی لەو کاتەدا زۆر پاڵپشتی ترەمپیان دەکرد، هەریەک لە ژەنەڕاڵ مایکل فلینی ڕاوێژکاری یاساییشی نەتەوەیی و ستیڤان بانۆن ڕاوێژکاری کاروباری استراتیژی بوون کە سەرۆکی ئەو کاتی ئەمریکا کورسیەکی لە ئەنجومەن یاساییشی نیشتیمانی پێبەخشی بوون. با دەربڕینی شیمی شالفی ڕۆژنامەنووسی ئیسرائیلی، بانۆن باوەڕی بەڕاستی مطلق هەبوو، بۆیە لەگەڵ ترەمپدا پێشنیارەکانی ناتانیاهۆیان لەبارەی ئیسلامی توندڕە و وەرگرت کە لە کتێبێکدا پێی وابوو ئیسلام گرەیەکی شەرپەنجێ و مەترسیە بۆ سەر شارستانیەتی ڕۆژئاوا. بەڵام دوای شکستەکانیان ڕوون بۆ ئەوە ترەمپ و ناتانیاهۆ بوون کە بووبوونە گرێ و شێرپەنجە بۆ میلەت و دەسەڵاتداریەکەیان.